لە قۆناغی یەکەمی خولی نایابی تۆپی پێی کوردستان لە کۆی 120 یاری ژمارەیەکی زۆر کارتە ڕەنگاوڕەنگەکان بەکار هاتوون. ڕاگەیاندنی یەکێتی تۆپی پێی کوردستان ئەم داتایی بڵاو کردوتەوە لە 120 یاری چەند کارتی سوور چەند کارتی زەرد بەڕووی یاریزان و ڕاهێنەران بەرز کراوەتەوە. ڕاگەیاندنی یەکێتی تۆپی پێی کوردستان بڵاوی کردەوە لە کۆی 120 یاری خولی نایابی کوردستان ژمارەیەکی زۆر کارتی سوور و زەرد بەکار هاتووە. لە ڕاگەیاندەکەدا لیژنەی پێشبڕکێکان دەڵێت لە کۆی 120 یاری خولی نایابی کوردستان 25 کارتی سوور و 552 کارتی زەرد بەرز کراوەتەوە. ئەمەش لەم وەرزەی یاریەکانە لە قۆناغی یەکەم کە سەرجەم کارتەکانی زەرد و سوور لە 15 جەولەی یاریەکانە. لە ڕووی یاری خاوێنەوە ئەمەی کا دەیبینن کارتی زەرد لە 120 یاری 552 کارتی سوور 25 کارت، یانەی ئارارات 24 کارتی زەردی بەڕوودا بەرزکراوەتەوە، هیچ کارتێکی سووری نییە. یانەی سەی سادق ئەوش بە هەمان شێوە 24 کارتی زەرد و 1 کارتی سوور. هەولێر بە 30 کارتی زەرد و کارتی سووری نییە، یانەی هەندرێن 29 کارتی زەردی وەرگرت و کارتێکی سووریش. یانەیەکی دیکە لە پلەی پێنجەمە یانەی ڕانێت 32 کارتی زەرد و 2 کارتی سووری هەیە. سیروانی نوێش بە 33 بە 4 قورنا 35 بە 1 ئاکرێ 36 زەرد 4 سوور، شەقلاوەش 37 کارتی زەردی هەیە. دەربەنی خانیش بە هەمان کارتی زەرد بەڵام 3 کارتی سووری بەڕوودا بەرز کراوەتەوە. دواتر شێروانە 38 زاخۆ 39 ئەمانە کارتی زەردن، برایەتیش بە 40 کارتی زەرد و 2 کارتی سوور و دهۆکیش 40 کارتی زەرد و 2 کارتی سوور. سۆرانیش 41 بە 4 کارتی سوور. پێشمەرگەی هەولێر لە دواهەمینەیە 47 کارتی زەرد و 1 کارتی سووری بەڕوودا بەرز کراوەتەوە. جیاوازەکان بۆ ئەوەی پاڵاوتنکەن و باشتر هەنگاو بنێن بۆ بەرەو پێشچوون و پیشەگەربوون. بۆیە ڕاهێنەری هەڵبژاردەی عێراقیان بانگەشتی سلێمانی کردو لە ماوەی چەند ڕۆژێکە پاڵاوتنی یاریزانانەکەن کە کار ئاسانیەکی زۆر باشە بۆ یاریزانانی پارێزگای سلێمانی.